چی بوو بۆچی ئەوەندە خێرا گەڕایتەوە؟ ئاخر زۆر خۆشم ڕابوو. بۆچی چی بووە؟ هیچێ. ئەمیر کووە؟ نازانم. بەشە ڕاتون؟ نا. کەوایە چی بووە؟ وتم هیچێ وازم لێ بێنە. ئای کچێ لەگەڵ تۆمە خەریکم وەکو بنیام لەگەڵت قسە دەکەم تۆش وەکو بنیام وەڵامم بدەوە. هیچێ ئەمیر پێی خۆش نەبوو کە من ببینێ دەیویست کە تەنیا بێت باش بوو ئێستا دەڵێ کە بڕۆم بەلای خۆمەوە وتم چی بووە دەیبا بە ویستویەتی تاوێ تەنیا بێ. ئەرێ تەنیابوونێکی پیشان بدەم کە حەست شیرین سێ بنەمای گرنگ لە ناو ژیانت پێ فێر دەکەم پێم خۆشە هیچ کات لە بیری نەکەی. یەکەم ئەوەندە بە قسەکان پۆ مەدە. دووهەم کاتێک کە تووڕێی ئەوەندە هەڕەشە لە کەس مەکە. سێهەم قسەکانت بکە مەهێڵە گرفتی پچوو کۆبێتەوە و ببێتە گرفتێکی گەورەتر. باش بە چاوان مامۆستاییان ڕەنگە حەق بە تۆ بێت من بڕێک زوو تووڕە بوو. ناوا نابێ ئەگەر شتێ ناڕەحەتی کردووی لێ تێمەپەڕە مەڵێ ڕەنگە بەم جۆرە ڕەنگە بەو جۆرە قسەکەت بکە بەڵام نەکاتێک کە تووڕێی و وەکو گەرمی برژاوی سەر ئاگری. بە چاوان بەڵێن دەدەم کە گوێ بگرم لە ڕاستپاریەکانت بەڵێن دەدەم. قوتابی باشی من حاڵ و باڵت دی؟ ئێمە وتمان هاتووە بۆ مانگی هەنگوێن و گەشت و سەیران ئیستا چی چێژێک دەبات؟ سەرنجتدا چاوەکانی بە قوڵاییدا چووە نازانم هەر جۆرەیەکی لات بوو. من پێم وایە کە ئەو خۆی پەشیمان بووەتەوە یعنی وای هەست کردووە کە ئەم کچێ بە کەڵکی ئەو نایە و یەک ناگرنەوە. چاوەڕوانە کە ئێمە یارمەتی ئەو بدەین نا؟ ئەرێ ڕەنگەشنە ڕەنگە نادێ یانێ چی؟ خەریکم بیر دەکەمەوە ڕەنگە بتوانین ڕێگە چارێک بدۆزینەوە کەیتر پێویست نەبێ ئەم دوو مەلی ئەویندارە لێک جیا بکەینەوە. مەلی ئەویندار یانێ چی؟ دەڵێ مەگەر حاڵ و باڵت نەدی؟ بڕوانە حاڵ و دۆخی ئەمیر هیچ پەیوەندێکی بە منەوە نییە. بۆ من گرنگ ئەمەیە کە باشترین ڕێگا بدۆزمەوە و باشترین نەخشە بکێشمە بڕۆمە پێشەوە. ئامیر ئەگەریش لەگەڵ من زەماوم کە بۆ مانایە کە پارەکان لە بەردەستی من دانێت. نەبا ئەمیر بۆ جۆرە نییە من جوان دەیناسم. باڵێ ئێوە ئەم ئەمیرە دەناسن ئەمیری دەوڵەمەند ناناسن. بڕوانە بیرۆکەی ئێمە لە سەرەتا بیرۆکەی من نە بیرۆکەی ئێمە نەخشەی من نە نەخشەی ئێمە. باشە کەوایە من دەڕۆمەوە بۆ تاران توێش لێرە بمێنەوە نەخشە و پلان و هەموو شتێکیش بۆ خۆت بە قوربانت بم. کاکە نیماتۆ ناڕێ بۆ تاران لەبەرەوەی کە تۆ زۆرتر لە من وەسوەسەی بەدەستهێنانی ئەو پارەیە بووی. مەبەست چییە؟ ڕەنگە بتوانین ڕێگایك بدۆزینەوە کە بۆ خۆمان پارەکە لە حساوەکەی بکێشینە دەرەوە. ئاخر بە چ شێوەیەک؟ لێرەدایە وەڵە با نەخشەکەم تۆکمەتەوە بێت جا باسیەکەم بۆت. مەترسە منم. شکر بۆ خوددا وتم ڕەنگە باوکت بێ. جا با باوکێشم بێ تۆ کە تەنیا لێرە دانیشتووی مەگەر باوکم تۆ دەخوا؟ نا مەنسوورخان نا قسانە چییە؟ ناوتم ئەگەر بێت و ببینێ من لێرە چاوەڕوانی تۆم ناحەز دەبێت. لە دەستی تۆ ئەمیر. شکر بۆ خوا پێکەنینی ئێوەمان بینی؟ لێت زۆر قاڵس بووم بۆ ئەوەی لە بەیانیەوە هەتای سەر لەگەڵ قسەم نەکردو چون بەدەستەوە تووڕە بووم بەڵام ئێستا کە لێت تووڕە نیم. ئاخر بۆچی لە دەست من تووڕیت مەگەر من کارێکی خراپم کردووە؟ یعنی خۆت ئاگات لێ نەبوو؟ نه. ئاها ڕەنگە لەبەرەوەی کە وتومەمێ بۆ لامەرێ؟ بەڵێ من کە لە خوددامە تۆ بیت بۆ لام وتم لە ناکە و کەسێکەمان بینێت چۆن بڕیارمان ئەمە بوو کە بێن بۆ باکوور دەرفەتێک بدۆزمەوە کە ڕەزامەندی باوکت بەدەست بێنم. وتم خوای نەخواستە زمانم ڵاو. زۆر باشە تویش دەنگ و باست بڵێ بزانم ئێمڕۆ چەت کرد. هیچێ تەنیا بە ڕێگا دەڕۆیشتم و بۆ خۆم پیاسەم دەکرد بیرم دەکردەوە پیاسەم دەکرد لە ناو دڵم بیرم دەکردەوە ئارام بیرم دەکردەوە. تەنیایی یانێ تاقی تەنیا. سەرەتا تەنیا بووم بەڵام شیرین ڕەنگە بڕوان نەکەی بڵێ لە ناکەوت کێم بینی؟ ئەگەر دەوێری بۆ خۆت بڵێ. باشە دەوێرم کە بڵێم مەگە خراپە چاوم بە نیما کەوت. نیمە؟ ئەرێ نیمای هاوماڵیم دۆستمە وەکو برام وایە.
نیماکت دەناسم دوایی چی بوو؟ دوایی کۆڵی قسەمان کرد پێکەنین کەوایە زۆر خۆشت ڕابوارد زۆر جێگات زۆر دیار بوو زۆر پێکەنین دڵنیای کە جێگای من چۆڵ بوو؟ تۆ هێشتا لەوەی کە من بە تۆ موتووەمێ وەلام زیزی نا بابا ئەم قسانە چیە میر؟ دانیشتم چاوەڕوان هەتا قسەکانە تەوا بێت دێ هەرەمەیتر ئەوان قسەیان دەکرد من قسەم دەکرد ئەوان چاییان تێدەکرد من چایمە خوارد ئەوان چاییان تێدەکرد هەم دیسان پێدەکەنین دوای من چایم خوارد و زۆر چاییان مەگەر دەخوارد بێجگە لە نیمە کەسێکی تریش بوو؟ مەگەر بە تۆم نەوت نا نەتوت شتە نەسیم خانمش بوویتر خۆشکی نیمە نازان بۆچی هاتوو لەگەڵی هاتبووە نەسیم خانە هەرو خانمە کە چەندجا لە زانستکە پێکەوە چاوم پێتان کەوت بوو پێکەوە چاوت پێمان نەکەوت بوو من خەریک بووم دەڕۆیشتم دوایی ئەویش خەریک بوو دەهات سەلامم کرد خۆ منیش وڵامم داوە دوایی ئەویش تێگەیشت و هەرو کارانێک کرد تاوە چیە شیرین نەسیم خۆشکی دۆستم نیمایە ئیتر دوایەوە شتگەلێکی گەمژانەیە لات لە کۆنەوە بوو تێپەڕیوە ئیتر کەوایی تێپەڕیوە شتگەلێکیش لە نێوانتانە بووە دەی سرنجڕاکێش بوو بڵێ بزانم شیرین مەگە تۆ هەموو ئەوانت نازانی من وتوم بە تۆ ڕەنگە وتە بێت و من بیرم نێتەوە بڕوانە باشتر وایە با بڕۆینە ژوورەوە کەسێ نەکا لێرە بێت دانیشە کە قسەمان زۆرە بۆ کردن نا ڕەنگە کەسی لێرە وتم تێپەڕی کە دانیشە هەرگیز مەترسە من شیوام دانا و کاگای لێمان بێ دەی دەتان فەرموو گوێم ڕاگرتووە دوایی هیچێ ئەوان قسەیان کرد من قسەم کرد دوایی ئەوان دانیشتن من ڕۆیشتم و لێیان جیابوومەوە ئێوە لەم ماوەیەکە من نەبوون چیتان دەکرد کاک خەسرۆ باڵێ بۆ جێگایەک دەڕۆن باڵێ دەمەوێت بڕۆم لەگەڵ شیرین قسە بکەم ببورن ئێوە دەتانەوێت چ قسەیەک لەگەڵ شیرین بکەن ببورن دەی ئەگەری هەیە کە تایبەتی بێ لە نێوان من و شیرین دڵنیا بن ئەگەر پێویست بێ من حتمما کەسانی تریش ئاگادار دەکەمەوە هەڵبات ببورن ئەگەری هەیە کە شیرین کارێکی هەبێ و نەی هەوێ کە ئێوە مزاحمی بن دەی ببورن منیش هەوڵ دەدەم کە مزاحمی نەبم ئەگەر کاری بوو من سابر دەکەم کارێکی تەواو بێت دوای لەگەڵی قسەکەم بۆ کوێ ینی ئێوە کە دەتانەوێت سەبرکەن و مزاحمی نەبن من پێم وایە کە دەبێ هەر لێرە سەبرکەن زۆر باشترە هەواکەی خۆشترە نا دەڵێم من چەندانە نگارم کێشاوە کە پێم خۆشە ئەوە بیبینن و بیرڕای خۆتان دەربڕن چاو لەمانە بکەن ئەوە ببینن ئابەم جۆرەکە دیارە تەنیایی زۆر ئێوەی وەڕەز کردووە پێتان خۆشە لەگەڵ کەسێک قسە بکەن ها من لە خزمەتاندا ئەمە کاری قوتابیەکانتانە نا؟ باڵێ کەوایە بێتاقەتی قوتابیەکانتانن ڕەنگە بڕوان نەکەن بەڵام باشترین چرکەکانی ژیانمە و کاتانەیە کە لەگەڵ قوتابیەکانمدان خۆزگەم بە قوتابیەکانتان ببوورە کا خەسرۆ من دەتوانم بڕێک ڕاحەتتر قسەتان لەگەڵ بکەم تکا دەکەن ڕاحەت بن بڕوا بکەن من هەرەو خەسرەوەم کە منداڵ بووین و سیسگرم دەخسە سەرسەرتان ینی ئێوە بەڕاستی هیچ بیرەوەریەکی باشتر لەمە نەهاتە بیرتان نادەی بیرەوەریکەی جوانە دەزانی ئەم ڕۆژانە بڕێک جار بیر لۆ کاتانە دەکەمەوە دڵم دەیهەوێ خۆزگا بگەڕینەوەەوە سەردەما بۆ ڕۆژانە ببورە نێوە دەتانەویست کە قسە بکەن بەڵێ بەڵێ چۆن بڵێم کاک خەسرۆ ڕاستیەکەی من ناتوانم زۆر قسەکانم بگۆڕم و دوای بیکەم دەی منیش بۆ جۆرانمە ئەسڵان پێم خۆش نییە هەبم دەتانەوێت کە من یارمەتیتان بدەم من لە بڕشت تێدەگەم ئێوە دەتان هەبێت لەبارەی زەماوەندی من و شیرین پرسیار بکەن درستە؟ نا بەڵام هەروە پێم ناخۆش نییە کە بیر و ڕاتان بزانم هەرەمە
ڕای من لەبارەی شیرین یا لەبارەی زەماوندکردن؟ هەردووکیان پێکەوە پەیوەندیان هەیە. دەی بیرۆڕای ئێوە چییە؟ بەڕایەوە من دەبێت لەگەڵ شیرین زەماوند بکەم؟ بۆچی ئەمە لە من دەپرسن؟ باشتر نیە لە خودی شیرین بیپرسی؟ وەڵامیەوە کە بەگشتی ئاشکرایە. دەزانی کە هەموو چاوەڕوانی وەڵامی منن نەشیرین. دەی ئەمە یانی چی؟ یانی شیرین بەگشتی ڕازیە؟ نا ئاوەها نییە. ینی ڕەنگە بەو جۆرە کە ئێوە دەڵێن نەبێ. دەی ئەگەر شیرین ڕازی نەبووە یەکەوە ها قسەگەلێکیان نەدەکرد. دەزانی من ئەو کاتێککە خەریک بووم دەهاتمەوە ئێران بیرم دەکردەوە کاتێک کە لاقم بنمێنێ و خاکی ئێران سبێنی ڕێوڕسمی مارە بڕان بڕێوە دەچێت. یانێ دایکم وتبووی. ئەمە بەڕایەوە یانی چی؟ بینیتان کەەوە هەشتێک ڕووی نەدا. بەڕای ئێوە ئەمە یانی چی؟ دەی ئەمە لەبەر کێشە و گرفتی هەنگەوانیە. من دەزانم کە ئەگەر خاڵم دەرفەتی پێدا کردبا حتم هەتا ئێستا لە من خوازبێنی کردبوو. ئێوە هەمیشە و دایم لە خۆتان ئەوەندە ڕازی بوون. هەر لە منداڵیەوە باش لە بیرمە. باشە کە مرۆڤ بیرۆڕای کەسانێتر لەبارەی خۆی بزانێ بە یارمەتیتان. بۆ کوێ؟ دوتم کە دەمهەوێ بڕۆم لەگەڵ شیرین قسە بکەم. منیش ئەرزم کردە خزمەتتان شیرین ئێستا نایهەوێت لەگەڵەوە قسە بکە. ئەو کاتێەوە لەکوێ دەزانن؟ لەبەرەوە خۆشکی خۆم دەناسم. دەی منیش خۆشکی خۆم دەناسم. من خەریکم دەڕۆم لەگەڵ شیرینی خۆمان قسە بکەم نە لەگەڵ شیرینیەوە. بە یارمەتیتان. ڕاستی ئەگەر پێت وایە کە ڕۆژێک لە ڕۆژان باوکم دێت و لەبارەی زەماوندی ئێوە و شیرین لەگەڵ ئێوە قسە دەکات دەبێت پێتان بڵێم کە ئاوەها شتێک ناقەومێ. چاوەڕوان دەمێنمەوە. ئەوەندە چاوەڕوان بمێنە هەتا قژەکانی سەرت وەکو جدانەکانتی لێبێ. باشە. ببورن هەڵبەت من پێم وایە کە لەو بەرەوە بڕۆن نزیکترە. سپاس. تکا دەکەم. ئای سووکە. شیرین خسرە ترسام تۆ لێرە چی دەکەی؟ دەمهەوێ لەگەڵت قسە بکەم. لەگەڵ من؟ ئەوش بەم نیوەشەوە؟ باڵێ. لەبارەی چی؟ دەی وەرە پێت بڵێ. بڕوانە شیرین هەردووکمان باش دەزانین کە من زۆر ساڵ لێرە نەبووم. شیرین بەڵێ. تۆ حاڵت باشە؟ بەڵێ. بەڵام ئەم شەو دەمهەوێ وەکو برایەکی گەورەتر لە تۆ بپرسم کە لە ناو ئەو ژوورە چی دەکەیت؟ لە ناو ژوورەکە؟ پرسیارێکی سەر و سەمەرە نییە؟ چۆن هەموو دەزانم من لەوێ چی دەکەم؟ بە من مەڵێ کە لەوێ خەریکی چنینی.
بڕوانە من لەو کاتەوە کە گەڕاومەتەوە ئاگام لە تۆیە. تۆ هەمیشە دەڕێتە ناو ژوورەکە و دەرگا لەسەر خۆت دەبەستی. بە هەمووانیش دەڵێ کە شت دەچنم. بەڵام هیچ کەس بڕوان ناکات کە تۆ خەریکی چت چنین بیت. هەڵبەت بێژگە لە دایکم. دەی گرنگ ئەمەیە کە دایکم بڕوا بە قسەکەی منەکات. ئێستارێ بەڵام ڕۆژێکیش دایکم لە ڕاستی تێدەگات. بڕوانە شیرین، من تێدەگەم. من لێرە نەبووم، تۆ تەنیا بووی، گرفتت هەبووە. ئەمە بۆ هەمووان دێتە پێش. بەڵام من ئێستا لێرەم و باڵێنت پێدەدەم کە ڕادەوەستم و یارمەتیت دەدەم کە گرفتەکە چارەسەرکەی بۆ مەرجەی کە خۆت بتهەوی. خۆم؟ ئاشکرایە کە خۆم دەمەوێ. تۆ ئەسڵن لەبەر چی وا بیر دەکەیتەوە کە من نامەوێ گرفتەکەم چارەسەر بکەم؟ تەنیا نامەوێ کە دایکم تووشی ئازار بێت. ناهێڵم کە تێبگات. هەتا ئەو کاتەکە هەموو شتێک وەکو ڕۆژی هەوڵی لێ بێتەوە. بڕوا بکە کە من پاڵپشتیە تۆ. ئەمشەو چ باسە چ هاتوچۆیەکە ئێوەش بەخەبەرن مەگەریتر چێ بەخەبەرە؟ سا بکەن هەتا پێتان بڵێ دایکم و پورە فەخری لە ناو ژوورەکەیاندا بەخەبەرن هەتای بازنە و گوارەکانیان دەکەن بزانن کە چەندەیان دەست دەکەوێت. دوایی ئەمیر و شیرین لەو بەری باخەکەدان و پێکەوە قسە دەکەن. شیرینی پورم هێشتا لە ناو ژوورەکەیدایە و خەسرەویش ڕۆیشتووە کە لەگەڵ شیرین قسە بابا ئەمیر خەریکە لەگەڵ شیرین قسەکە؟ نەبوو ئیتر. ئەمیر خەریکە لەگەڵ شیرینی خاڵۆ قسە دەکا، خەسرە و خەریکە لەگەڵ شیرینی پورم قسە دەکا. باڵێ فەرهادیش ئالم لاوە ڕۆیشت نازانم بۆ کوێ چوو. نا ئەمانە واز نایەنن. باڵێ ئەرخایەنن بۆ خۆیان. شیوای چارەڕەش لێرە تاک و تەنیا دانیشتووە وەکو هەمیشە خان بابای مهرەبان بە فریای گەیشت. بابا هەستە بڕۆ ماڵەوە. تۆ ئاخرەکەی لێرە لەسەر ما سەوڵ دەبەستی. قسەی ئەمانە تەواوبوونی نییە. من ئەگەر بڕۆمە ماڵەوە باوکم لە ناکاو بێ زۆر ناحەز دەبێت. خۆزگا زووتر بەهاتای. نازانم خۆزگا زووتر پێکەوە قسەمان کرد بە بڕوا بکە خۆشی میتر ماندوو بوو میتر تواناییم نەماوە بابایتر ماندوو بوو. ببوورە کۆخەم کرد. من خەوم لێ نەدەکەوت هاتم بۆ ناو باخ پیاسە بکەم کە لە ناکاوە قسەکانتانم بیست. لە ناکا بە هەڵکەوت. شین خانم خەبەت دەبێ منیش لەگەڵتم. منیش یارمەتی دەدەم کە خێراتر بگەڕێیتەوە بۆ ناو ژیانی ئاسایی. ڕاستەکەی بەڕێز ئەندازیان من هەموو کات باوات بووم کە تۆ یارمەتیم بدەیت. دەی خۆزگە زووتر وتبات کە مەسەلەکە ئاواهای لێنێ شیرین خانم. نابێت خەمی ڕابردوو بخۆی. گەرینگ ئەمەیە کە ئێستا ئێمە لێرەین کە یارمەتی شیرین بدەین. ئەمە باشە. تەنیا بە مەرجێکە بەڵێن بدەن هەتا کاتی نەگەیشتووە بە هیچ کەس مەڵێن. بە تەواوی ئەرخەیان بن. ئەگەر ئاوەها بێت من دڵنیام کە هەتا سبەینە یا دوو سەبێ هەموو شتێک تەوا دەبێت. نابێ ئەوەندە پەلە بکەین. پێویستی بە کات و زەمان هەیە. گرنگ ئەوەیە کە لە شوێنێکەوە دەستی پێ بکەین. وە گرنگتر ئەوەیە کە خۆتان بتانەوێت تەواوی بکەن شیرین خانم. دەی کاتێک کە ئێوە دوانە هەنوو بریارەکە یارمەتیم بدەن کاتێکە لە تەنیشتم ئێمە هەین. تانانەت ئەگەر پێویست بێ هەتا بەیانیش ناخەوی. مەگەر نەفار هات. بەڵێ ئێمە زۆر باشە کەوای بڕۆنە ناو ژوورەکە من. بۆچی ژوورەکەی تۆ؟ مەگەر ناتانەوێت کە لوفەلی کارەکەمتان پیشان بدەم؟ نا پێویست ناکە. یعنی ئێوە ناتانەوێت ببینن کە من لە ناو ژوورەکەم لەگەڵ چ شتێکەڵی کار دەکەم؟ خەسرە و نازانم بەڵام من هیچ هۆگرێکم نییە. ئەس خەزا ئێوەش دەبێ بیبینن. خەسرەکە لەم جۆرەشتانە سەر دەرناکات بەڵام ئێوە کە لەم بواردە زۆر پسپۆڕن. فەرهاد ئەتۆیش؟
بەگیانی باوکم من جگەرەش ناکێشم دەی منیش جگەرە ناکێشم بەڵام چ پەیوەندێکی هەیە ئەها نەکان لە خۆڕایی بە ئێوە دەڵێن بەڕێز ئەندازیار یانێ تۆ لە پەیوەندانی مەدارەکان سەردەر ناکەی مەدار خەسرە دەڵێن مەدار لە تریاک خراپترە مەدار ئێوە دوودانە چی دەڵێن بە یەکتر نا ئێوە دوانە بە یەکچی دەڵێن نا ئێوە دوانە چی دەڵێن بە یەکتر نا کەوایە ئێوە یعنی ئەتۆ ناتۆ ئەم قسانە چییە مەگەر نەتاوت کە دەمە بێم بزانم لە ناو ژوورەکە چی دەگەی ئەی بۆچی وەختان وڕماوە ئەمانە چییە لە ئێوە بە دوورە بەڕێز ئەندازیان دەستگاکەم خەریکە تەواو دەبێ ئەگەر ئەم دەستگایم دروست کار بکە شتێکی تایبەتی دێداژوان کەوایە ئەو تەلەڤیزیۆنەکە کە هەڵدەکرا و دەکوژایەوە ئەرێ کاری من بوو ئاخر دایکم وا ڕاحەت بوو کە هەر لەبەر تەلەڤیزیۆنەکەدا دادەنیشت هەر چێ پێم دەوت هەم دیسان هەر کاری خۆی دەکرد دەمویست پێی بڵێم بەلەو نەگیتر لە کاری نهێنی ماندوو بوو من دڵنیا بووم کە ئێوە بەم ئاسانی دەست لە داواکاریەکانتان هەڵناگرن نا بەڕاستی ناڵێ ئەندازیار من ئەو کاتەکە هێشتا نەڕۆیشت بووم لە بیرمەکە شیرین هەمیشە لە دوی ئەمە دەگەڕا کە شتێک پەیدا بکات و خراپ بێت و دیسان چاکی کاتەوە دوایی کە دایکم وتی کە شیرین ئاوینداری شتچنین بووە ئاواشتگەلێک کەوایە گشتم پێم خۆش نییە کە درۆی لەگەڵ بکەم بەڵام دەیتاوانی خۆیەتی من هەر لە منداڵی ئەوینداری کاری کارەبایی بوومە بەڵام دایکم هەمیشە دەیگوت کە ئەم کارانە کاری پیاوەکانە ناگرێ کچێک لەم کارانە بکات دەی منیش ناچار بووم کارەکانم بە نەهێنی ئەنجام بدەم چون ئەگەر ئەم کارم نەکرد با ئەو کات نەدەهێش من کارەکەم ئەنجام بدەم بەڵام ئێستا کە ئێوە لێران دەزانم کە یارمەتیم دەدەن هەتا بتوانم پێی بڵێم مەگەنا نا نا دەزانی ئەگەر باوکم تێبگات کە ئێمە دەستگیرانی یەکترین چی لێ دێ درەنگی یازوو تێدەگات ئەمیر ئێستا کاتی نییە ماندوو بووم بابا هەر بەم زوانە ماندوو بووی ئاخر تۆ خۆت بنێ جێ من لە ناو دۆخێکی زۆر دژواردا هەم دیسان نەگەرم خەسرۆتە ناتبای باش شتێ خەسرۆ کوڕێکی باشە گرفتی کارەکە هەرەمەیە تر ئەگەر یەکێ لەو گەمژانە بووە بە کۆڵی پارەوە دەیان هەناردە هەندەران و دوای ساڵها بەدەستی بەتاڵ بگەڕایەتەوە یا یەکێ لەوانە بووە کە دەگەڕایەوە ئەنجۆ فینجێ بکردایەت و دەماغ بەرزی بکردایە یا لانەی کەم سەر و تەشکی ناحەز و ناشرین بووایە پیا و سەبارەت بەوە باشتر بڕیاری دەگرت چێژی سەرکەوتن لە ناو شەڕێکە خەنیمەکەت بەهێز بێت زۆر باشە یاری خەڵا من نەمدەزانی کە شەڕاگینا خۆمم بۆ شەڕ ئامادە دەکرد ئەمیر گرنگ ئەمەیە کە من لەگەڵ تۆم تۆی شێتی کە لەگەڵ منی مەگەر من چیم هەیە ئەمیر بۆ کوێ گرفتەکانم کە یەک و دوان نییە بەیانی دەبێ هەستم و لەگەڵەوانی تر وەرزش بکەم خەممەخوا هەموو شتێک دروست دەبێت شو زانم بابا چێ باسە چەندێک ئێوە قساکەن ئاخە بیر ناکەنەوە ئەم بەست زمانە چەندە دەبێت دانیشی لێرە نیگابانی بدات نا ئەمانە بێجگە لە خۆیان بیر لە کەس ناکەنەوە تازە ئەگەر دەمزانی کەیوە لە لای شیوان من زۆرتر لەگەڵ ئەمیر قسەم دەکرد من بەڕاستی داوای لێبوردن دەکەم من لە داهاتوودا زەحمەتەکەیان قەرەبوو دەکەمەوە بۆ وێنە دەتەوێت چی بکەی بۆ منداڵەکانی قوتابخانەکەی بلیتی شانۆی بووکەلەیی بەبێ پارە وەردەگرم ناجددی دەڵێم من لە هەر سانسێ دەتوانم 5 کەس لەگەڵ خۆم ببم ئێوەش 5 کەس بیان هێنن نایهەوێت ئێوە جارە تەنیا زەحمەتێک کە دەتوانن دەرهەق بە من بکێشن ئەمەیە کە بڕۆم بخەون و بهێڵم منیش بخەوم چون زۆر خەوم دێت یعنی دەتانەوێت بڕۆن و من تەنیا بێڵن خان بابا مەگەر ئێوە خەوتان نایە خەوم کە دێ بەڵام ناتوانم بخەوم لە دەست خۆرپە خۆرپی ئەم مانسوورە ئەو کوڕەیە کە میراتی باوکی وە بەربکەوێ بزانم منیش پرقەکەم لە ناو بێداریدا نانۆ ڕەبی لەبەرت بمرم باوکم کاتێک کە تووڕە دەبێ و بیرروهێزری تێک دەچێ خراپتریش دەبێ وا پرقەکە کە تەواوی شوشەکانی دێلاقەکان دەلەرزێن لە باوکی پەڕێزی دەچێ بە قوربانی بم بڕوانە
ئەگەر من یەک لە دەی مەنسوور پرخەم دەکەتە تۆ نەدەتوانێت لێ بمێنیەوە یانی توانای ئەوەت نەبووە هەڵبەت ئێوە ئەوەندە چاکەتان هەیە کە ئەم ئەیبە بچووک و پڕ لە هەراهوریای ئێوەدا دەپۆشت دەبێت بڵێم کە کەرەسەیەکیان دروست کردووە کە دەیخەیتە ناو گێشکە و ئیتر هیچ دەنگ و هەرایەک نابیسی من بۆ ژیان لە تەنیشت ئێوە ڕووم هێناوەتە ئەم جۆرە کەرەسە و ئامێرانە دەکرێت ئەوم بە قەرز پێ بدەی ئەرێ وڵا بە قەرزی دەدەم شەوێکی سەیرەها هەموو خەویان لێ شێواوە هەموو پێچکە لە باوکم هەڵبەت کاک مەنسوور بۆ بێخەوکردنی لە شکارێک بەسە مەبەستێکم نەبوو جۆرە تاریفکردنێک بوویتر دەی ڕاستەڵێیدی بۆچی وە چاوی لێەکەی ئەم شەو هەموو خەمان لێ ناکەوێ تو باو فەخری نەخەوتون چۆن خەریکن بیر دەکەنەوە کە ئەو چوار پارچە زێڕە کۆنیان چۆن دەتوان بفرۆشن کە بیدەن مەنسوور بۆ هەنگەوانیەکەی ئێوە ڕۆڵە گیان خەوتان لێ ناکەوێ چون نازان سەرنجام کەی ئەم دەستگیرانداریەتان لەلایەن مەنسوورەوە بە فەرمیت دەناسێندرێ تۆش خۆ نەخەوتووی چون دەبێت لێرە دانیشی و پاسەوانی بدەیت کە ئەم دوانە بڕۆن پێکەوە قسە بکەن من خەوم لێ نەکەوت چون مەنسوور ناڕەحەتە پڕخەکە ئێستا ئێتر فەرهاد و خۆسرە و شیرنیش حتم لە گۆشەیەک دەخەریکن بیر دەکەنەوە کە بۆ هەنگەوانیەکەت دەتوانن چکار بکەن دەبینی هەمووی لە بن سەری ئەم کوڕی منایە بڕوانە خان بابەش قسەکانی منی دووپات کردەوە چای لێ بکەن ئێوە دەنگێکتان بیست نا زۆر سەیرە منیش نەمبیست خان بابا گاڵتەمان پێ دەکا جاری لەسەر ئێستا خان بابا هەتا ئێستا بە ئێوەم وتووە کە چەندە خۆشتانم دەبێ بەڕاستەڵێم کچم شتێک بووە؟ نازانم ئەم شەو جۆرێکە شەوێکی سەیرە وەکو شتێک شەو خەریکە ڕووداوی سیر و سەمەرە بۆ سبێنی ئامادەکە خۆ دەزانێ سبەینێ چی ڕوەدا وەی خان بابا تۆ بی و خوددا گە شتێک بوو بە من بڵێن خەریکم نیگەران دەبم نە بابا شتێک نەبووە بڕۆ کچم بڕۆ بخەوە بڕۆ درەنگە شەو باش شەو خۆش خان بابا خان بابا خان بابا نه ئێستا زۆر زوویە خان بابا کوڕم مەگەن نەخۆشی تۆ چی بووە؟ ئێوە حاڵتان باشە؟ ئەمە چیەڵێ؟ دەڵێ ئێوە حاڵتان باشە؟ دەمزانی
دەمزانی کە ڕووداوێکی خراپ بۆ ئێوە ڕوویداوە ئێوە بە تەواوی کەڕ بوون حتمما لە ناو خەودا جەڵتەی لێداوە قڕ بەسەرم خان بابا لە ناو خەودا جەڵتە لی داوی کێ من لە ناو خەوە جەڵتە لێداوم من ئەگەر یەکە لە بێداریا لەدەست ئەمە جەڵتە لێمدا گوێچکەکانشم دەبیستێ ئەوە تا ئالەمانەشم کردوێتە گوێچکەم ئەتا لە دەستی پرقی ئەم مردت و ئاسوودە بم خان بابا کوڕی خۆتانە قسەی زۆر مەکە ئێوە حاڵتان باشە من وابیرم کردەوە خوای نەخواستە زمانم خوای نەخواستە زمانم لال چییە مردوم ئاخە تۆ ناسی چشانم نەدیوە نا ئێرە تاریک بوو بڕوانە دەستی ئەم مردت بگرە حاڵی گرەبی بە دەرێ حاڵی کە چاک بووەوە ئارام کردەوە دوای بنێرە ژوورێ لەسەرشەوە کە چاوی ناوەتە سەریا یەکڕیز پرخەکە تازە خەوم لێکەوت بووە خوا بم کوچێ دەمیست کە بخەوم تازە چاوم گەرم کردبوو ئەم هەراورە یەکستەڕێ دەی ڕاستەکە منسوور ئاخر بەم نیوەشەوە ئەمە چه هاتوو هاوارێکێک کە وەڕێت خستووە بڕۆینە دەرێ حتا بۆتی بڵێ وای هەمڕۆیدی ئای چت چەرمەسەرەیەک مێ بەدەست ئەمانەوە ئاغا منسوور گوڵگازمانم بۆ تێناوە وەرە بیخۆ بۆت باشە من حاڵم باشە ڕەنگ و ڕوخساری خۆتت نەدیوە وەکو گێچ سپی هەڵگەڕاوە لە ناکات چیت لێ هات خان بابا چی؟ ئەگەر درەم بکەین لە دەستمان دەردەچێ تێدەگەیت و بە نا بە خودا خەریکم بەدەستەوە دیخ دەکەم قسە بکە بزانم چی بووە نەدەبووە مارە بڕینی خەسرە و شیرینمان خستایەتە دواوە کامە مارە بڕان ئەمانە کە هێشتا لە کچێمە خوازبێنیان نەکردووە جگە لەمانە ئەمە چ پەیوەندیەکی بە خان باباوە هەیە پەیوەندی هەیە تووبە پەیوەندی هەیە منیش وەکو تۆ ئاگادار نەبووم هەتا ئەم شەو خانمگیان هاتە خەوم هەموو شوێنێک تاریک بوو شیرین لە تاریکی ڕاوەستا بوو پیاوێکیش لە تەنیشتی دابوو پیاوەکە دەموچاوی بە دەستێکی ڕەش داپۆشی بوو من نەمدەتوانی کە تێبگەیم کێیە هەرچەند کە ئەو پیاوە لە شیرین نزیک دەبووەوە خەسرە و لە شیرین دوور دەکەوتەوە دوور و دوورتر دوایی لە ناکاو خانمگیان هات چوو بۆ لای شیرین ئاماژەی کرد بە بەردەمی شیرین چاوم کە لێ کرد خان بابا لەسەر عەرز کەوت بوو ڕەنگە لە خەودا بووە خان بابا دەڵێم یعنی من تەوفیری نێوان ئینسانی خەوتوو و مردوو نازانم نایتر هەرێستاکەش هەڵەت کردووە وتت ئەو ناوە تاریک بووە خان بابا مردبوو من دڵنیام خانمگیان چاوی لە من کرد ڕوونینی پڕ بوو لە نکۆڵی وەکو شتێک دەیویست بڵێ کە شیوە هۆی مردنی من بوو ئێستا ئەگەر شیرین نەدەن بە خەسرە و ئەگەر خەسرە و لەگەڵ شیرین زەماوە نەکات خان بابایش لە دەست ئەدەین سەڵەوات بنێرە ئاغا منسوور لە کەیەوە هەتا بە ئێستا ئەو هەموو قسەیە بووە ڕوانینی خانمگیان هەموو کات پڕ لەمان هەبوو چە ئەو کات کە زیندوو بوو چە ئێستا کە ئێوە کە لەگەڵ خانمگیان لە خەودانوستان دەکەن بە نیگایەک لە خانمگیانت پرسی بە ئێستا کە خەسرە و نایەتە پێشەوە ئێمە دەبێت چی بکەین بڕۆی منەتیان بکێشین کە دووسبەی بە 1000 جۆر پاشە ملەی کچەکەم بکەن وەکو شتێت تۆ تێناگەی مردن و ژیانی خان بابا پەیوەندی بەمە زەماوەندەوە هەیە من بە بۆ نەی خان باباوە ئامادەم کە منەتی هەموو دنیا بکێشم خۆشکم کە جێگای خۆی هەیە ئێستا دەتەوێت کە چی بکەیت هەر ئێستا دەڕۆم و لەگەڵ فەقری قسە دەکەم و سبێنی منداڵەکان دەبینە مەحزەر و لە یەک ماریان دەکەم ئاغا منسوور بەمنی وەشەوە چ کاتی خوازبێنیکردنە فەخری لە خەو هەڵدەستێت تووڕە دەبێ ها دڵیشین نەخۆشە بەمنی وەشەوە ئەگەر بڕۆی پێی بڵێ خان بابا خەریکە دەمرێ جاڵتەی لێ دەدا و دەکەوێتە سەردەستمان دەترسم تووبە دەترسم زەمن لە دەست بدەین ئێوە نیگەران مەبن دیخەنە ئەستۆی من
سبێنە خۆم لەگەڵ فەخری قسە دەکەم. دەبێ سبێنێنی وە ڕۆ منداڵەکان لە یەک مارە کرابن. ئێستا با بزانم چی دەبێ. وتم دەبێ. ئەگەر ناتوانی خۆم بڕۆم لەگەڵ فەخری قسە بکەم. بە چاوان خۆم لەگەڵ فەخری قسە دەکەم. ئێستا تۆ هەستە بڕۆ بخەوە. هاتۆ هاواریش مەکە بهێڵە با ئەو پیرە پیاوە کەمێک بخەوێ. هەستە بڕۆ ئاغا مەنسوور. چیتەوەیدی تۆ بە شتێ بڕیارەدەوە ئەم شەو جەڵتە بە من بکەیە؟ نە خان بابەگیان دەی بڕۆ بخەوەیدی بخەوە بە چاوە. ئای دەڵێم بڕۆ سەر جێگەکەت بخەوە وازم لێ بێنە. بەچاوان ئەتۆ تووڕەمە بە بەچاوان بەچاوان. ئای وای 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 فەخری گیان خاتون خانمی خانمەکان بۆچی چراکەت هەڵکرد؟ گوڵگاو زەمانم دەم کردووە دڵم نەهات بە تەنیای بیخۆم. گوڵ و گەوزمان بەم نیوەشەوەکەی کاتی گوڵ و گەوزمان خواردنە. تۆ پەرداخێکی لێ بخۆ بزانە چەندە ئارام خەوت لێ دەکەوێ. من کە بۆ خۆم ئارام خۆت بووم. نا تۆ تەنیا بیر دەکەیتەوە کە ئارام خەوت بووی. ئێستا بیخۆ دوایی بزانە چۆن خەوت لێ دەکەوێ. ئاخەی فەخری گیان باڵێ تۆ کەی دەتەوێت لەبارەی کاخسرە و لەگەڵ مەنسوور قسە بکەی؟ لەبارەی خەسرە و ئەرێتر ئەمێکە نایەوێت لەگەڵ شیرین زەواج بکە. من کەی وتومەکە نایهەوەی لەگەڵ شیرین زەماوەند بکە؟ دەی چ جیاوازێکی هەیە فەخری گیان هەردووکی هەر یەکێکە. چۆن جیاوازی نییە تو بەگیان؟ جیاوازی هەیە. ئێستا کە کوڕەکەم خەریکە لەبارە ژیانی داهاتی بیر دەکاتەوە چۆن تۆفیر ناکات؟ تۆ زۆر باش کاکت دەناسی. لە ناکاو دەبینی بەیانی لە خەو هەڵدەستێ دەڵێ خەو نەمدیتووە ئەمانە دەبێ هەر ئەمڕۆ پێکەوە زەماوەند بکەن. ئەو کات هیچ کەس ناتوانە نەیاریەتی لەگەڵ بکە. ئێستا کەوەها شتێک نەقۆماوە تازە ئەگەریش بقۆمێ من کە لەسەر قسەی کاکم قسە ناکەم ئەسڵە. وەی فەخری گیان ئەوە چ قسەیکە دەیکەی؟ سەرنجام کوڕەکەدە و مافەی هەیە کە خۆی لەبارەی ژیانی بڕیار بگرێ. هەتا دوێنێ کە بەستە زمان سەری لە ناو کتێب و دەرس بوو. ئێستا تۆ بە زۆرە ملی دەتەوێ بیبەیە ژێرباری قورسی بەرپرسایەتی ژیان؟ یەکەمەوەی کە چی بووە کە بیل و ڕادەوەندە گۆڕاوە؟ چون کاتێک کە من ئەم قسانم دەکرد زۆر خەڵس و تووڕە بووی. دووهەم ئەوەیش کە بەڕای من خەسرەویش پێ ناخۆش نییە کە زەماوەند بکات و ژیانی سەرنجام بگرێت. من هەرچی دەڵم تۆ شتێکی دیکە وەڵام دەدەیتەوە. ناسەڵامەتی تۆ دایکی تەنیا دەزانی بڵێ لەسەر قسەی کاکم قسە ناکەم. ئەخر چۆن دەکرێت لەبارەی ژیانی کوڕەکەت ئەوەندە کەم تەرخەم بی؟ من کەم تەرخەم نیم تەنیا وتم لەسەر قسەی کاکم قسە ناکەم. زۆر باشە گوڵگاو زەمانەکەت بخۆوە چراکەش بکوژنەوە دەمێ بخەوم. نازانم تۆ کۆتویتە ناو چگەی چڵێکەوە بەڵام ئەمە بزانە کە من هەمیشە هاوڕێی تۆم. حتا کاتێک کە ناچار نەبم لەسەر قسەی کاکی عەزیزم قسە بکەم. لەسەر قسەی کاکم قسە بکەم. تووبە خانم گیان پێت وا نەبێ کە نازانم خەریکی لە ئاساییم ئەکەیتەوە. باشم کرد. شەو باش.
ماندوو نەبی لاقم لاقەکانم دێشێ ئەوەندە تەمەڵی هەڵێ ئەلۆ کاگەمیر سەلام ئێوە خەڵتان باشە؟ نا هەناسەم باش ئێوە گرفتی هەناسە کێشاتان هەیە؟ وەرزش ئاها خاریکی وەرزشکردن بوون ببورن لە کاتێکی خراپ زەنگم لێداوە ئەتەنێ دوای مزاحمتان بم؟ نا باشم ئێستا فەرموو ڕاستیەکەی من و نیما دوێنێ شەو تا بەیانی نەنووسین یەکسەر لە بیری ئێوەدا بووین ئەمانەوەی کە کارێکتان بۆ بکەین و ئێوە لەم وەزعە نجات بین بە ئەنجامێکیش گەیشتون بەڵێ هەندێک بیرمان کردوتەوە بەڵام لە پشتی تەلەفۆن ناکرێ بڵێم ئەبێ حاتم یەکتر ببینین زۆر باشە دەستان خۆش بێ ئێوە زۆر ئاگاتان لە منە کەی یەکتر ببینی هەر کات کە ئێوە بڵێن دەمە و نیمەڕۆ باشە نا زۆر درەنگە من ئیتر بەڕاستی زۆر ماندوو بووم دەبێت چارەنووسی خۆم ڕوون بکەمەوە ئیتر ناتوانم درێژە بدەم باشە کەوایە ئێوە بڵێن کەی و کوێ هەر ئێستا هەرو جێگای دوێنێ هەرو جێگای دوێنێ باشە ئێمە هەر ئێستا وەڕێ دەکەوین خوددا لەگەڵ منیش ئێستا دێم دەتان بێنم خاتو نەسیم خۆ حافیز کەس دەزانێت چیت لە مێشکدایە؟ ئاشێکی خۆشتام و چێژم بۆ لێناوە کە ئەگەر بکرێت چی دەبێ بە ئەرێ بۆنەکەی دی تەنیا دەکرێت بە منیش بڵێ کە دەتەوێت چی بکەی؟ چۆن پێت ناڵێم ئێستا هەستە ئامادە بە بڕین هەتا درەنگ نەبووە من هەتا تێنەگەم کە دەتەوێت چی بکەیە تەنانەت یەک هەنگاوی شەڵ ناگرێت براگیان دەم هەوێ یارمەتی بدەم دۆستی ئازیز لەگەڵ دەستگیرانە گامژەکەی زەماوەند کات دەم هەوێ کارێ بکەم کە دۆستەکە ساربەرز بێت وە لە باتی ئەو هەموو لوتف و محەبەتەی کە من دەرهەق باوان دەیکەم چێکێکی بێڕەقەمیان لێ وەرگرم کار کا دویستم نەختی بکەمەوە بیکەم بە پارە من کە تێنەگەیشتم تۆ چیت وێت چی دەڵێ خێرا کە ئەیتر لە ڕێگە باقی بۆ باستەکەم هەستە آخر بە قوربانت بم حشمەت خانم ئەمە چی کارێکە دێ ئاخر هەر کات پێت خۆشە دەڕۆیتە ناو خەونی ئەم کوڕەکە چی بێ قسەیەکت هەیە بە خۆمی بڵێ دەزانی کە ئەم کوڕە عەقڵ و ئاوازی دروستی حیسابی نییە شتێکی پێی دەڵێی ئەو بە جۆرێک کە لێ چێداتەوە چی بووە؟ چی بۆ و کوڕە بێچارە ئاڵێی؟ ئەتۆ ئەو کارێک کە من پێتم وت بیکە یا دەڕۆی لەگەڵ فەخری قسە دەکەی یا من کاتی کە گەیشت هەرچی پێویست بێ بە فەخری دەڵێم جارە کارم بە تۆیە گوێڕایەڵی ئێوەم بە قوربانت بم هەتا من لەگەڵ خان بابا قسە دەکەم ئەتۆش بڕۆ لەگەڵ فەخری قسە بکە کاتی زۆر پێویستەکە تو باش لێرە بێ خاتوو تو بە کەمێک کاری هەیە ئەگەر وتم پێویستە کە تو باش لێرە بێ وەرنە ماڵەوە هەردووکتان دەمویست لەبارەی ڕووداوێک کە ئەم چەند حەوتەیە کەوتووە لەگەڵ ئێوە بە وردی قسە بکەم کاتێک کە تۆ هاتی بۆ باکوور و ئێمە لە تاران بووین شتێک ڕوویداکە هیچ کەس بیری لێ نەدەکردەوە ئەگەری هەبێت کە پێشەتە جگای خراپ دەی هەمووی لەبەر بڕێ تێنەگەیشتن هاتە پێشەوە کەوایە باش گوێم بۆ ڕابگرە بزانە دەڵێم چی بڕوانە یعنی ئەگەری هەیە کە زەماوەندی تۆ ئەمیر ببێتەوەیەوە نا هەرگیز بووی نییە منیش 5 ساڵ لەمەوە پێش هەرم قسەیان کرد بەڵام 2 ڕۆژ دوای زەماوەندەکەم خانمگیان مرد ئەوە ڕووداوێک بوشیوە خۆت خۆ هەمیشە دەتکوت هەمیشە پێم خۆش بوو بیر بکەمەوە ڕووداوێک بووە بەڵام
بەڵام ئەگەر بەڕاستی زەماوەندی تۆ ئەمیر ببێتەوەی ئەوە کە خان بابا تۆ بیو خوددا بەسیکە ئاخر بۆچی دەبێت زەماوەندی ئێمە ببێتە هۆی مردنی عەزیزترین کەسی بنەماڵە ئەسڵەن لەکوێ دیارە خەونی باوکم دروست بێت خوا بکە خەوەکەی بابەگیانم بەدی نەیەت ئەمیر لەکوێیە؟ يا وكان لك يا بكره